گفتوگۆ لەسەر کاریگەری وشکە ساڵیەکەین لەسەر بەربوومە کشتتوکاڵەکان. ساڵی پار باران باش بوو، بەرهومی جوتیاران بەڕادەیەک بوو کە زیاد لە پێویستیەکانی خۆیان بوو. هەندێکیان ڕەنگە لە ڕێگەی دەستگاکانی میدیاوە ئەمان بینی کە بەهۆی ئەوەی کە بەرهەمەکانیان بەو شێوازەی کە ئەوان ئایانویست پارەیەکی باشی بۆ نەئەکردن بەرهەمەکانیان فڕێئەدا. بەڵام ئەم ساڵ بەداخەوە بەهۆی ئەوەی کە باران بەو ڕادەیە نەبوو کە بتوانرێکە ئەم خزمەتە بە جوتیاران بگەێنێت، نەتوانراوە کە هەنێک لە بەربوومە کشتتوکاڵەکان بە شێوازێکی باش بڕوێنن و هەروەها ڕەنگە هەنێکیان هەر زەویەکە بۆی گونجاو نەبێت کە وەکو دەغڵودانەکان کە تایدا بێڕوێن. بۆ ئەوی کە لەسەر ئەم بابەتە گفتوگویەکی چڕۆپڕ بکەین، بزانین کە ئەم وشکە ساڵی کە ئەم ساڵ ڕووی لەم ناوچەی خۆمان کردو چ کاریگەریەک لەسەر بەربوومە کشتتوکاڵەکان بەجێهێڵێ و کوالەتی ئەو بەرهەمانێک کە لە ئەم ساڵا پێ ئەگەن جیاوازیان چییە لە چاو ساڵانی ترکا بارانێکی باش باریوە. گفتوگویەکی چڕۆپڕ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری بەڕێز ڕزگار محەممەد خدر کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی. کاک ڕزگار سڵاو لەبێت و بەیانی باش. سڵاو لە بەڕێستان و بەیانی جەنابتان و بەیانی بینەرانی بەڕێزیش باش. بەخێر بیسەرجان. کاک ڕزگار بە هەر سەرەتا لە وشەکەەوە دەست پێ بکەین کە ئەوترێ وشکە ساڵی ئەگەر ڕوونکردنەوەیەکمان لەسەر وشەکە بۆ بدەیت بۆ ئەوەی کە ئێمەش و بینەرانیشمان بزانین کە من بەسمان لەم وشەیە چییە؟ ئایا ئێمە لە ئێستا لە وشکە ساڵیان؟ سپاس بۆم دەرفەتە دیارە وشکە ساڵیمان ئەکرێ بە سێ بەشەوە. وشکە ساڵی مەناخیمان هەیە، وشکە ساڵی کشتتوکاڵیمان هەیە، وشکە ساڵی هایدرۆجیۆلۆجیمان هەیە. هەرێک لە وشکە ساڵیانە. وشکە ساڵی مەناهی بمانە کەمبوونەوەی باران و کەمبوونەوەی ماوەی بارانباری، باران و بڕی باران و ماوەی بارانباری. دوو وشکە ساڵی کشتتوکاڵی ئەو وشکە ساڵیە کە ڕتوبە لە زەوی کەمە بێتەوە، ڕێژەی سەوزایی کەمە، پلەی گەرما بەرزە، ڕتوبە کەمە بێتەوە لە زەویە، وشکە بێگەڵ. جۆرێکی تر لە وشکە ساڵیمانێ پێوترێ هایدرۆلۆجیک دراوت. هایدرۆلۆجی دراوت یعنی وشکە ساڵی هایدرۆلۆجی بمعنە منسوبی ئاودا ئەبەزێت لەگەڵ کاریگەریەکانی ئاو هەوایە، لەگەڵ کەمبوونەوەی ئاوی سەرزەوی کێشەیەت بۆ ئاوی ژێر زەویش دروستە بێت. وای لێت کە ئاوی ژێر زەوی کەم ببێتەوە، تەنانەت ئەتوانم بڵێم لێدانی بیریش زۆرێک لە ناوچەکان پێویستە بە عمقی زیاتر بگەیتە ئاو. ئەمە سێ جۆر لە وشکە ساڵێکەیە. لەلایەکی ترەوە باران بارین و ڕێژەی باران بارین تحدیدی وشکە ساڵی ئەکات. بۆ نمونە پێویستە لە ناوچەی گەرمیان لە ساڵێکە لە 150 ملیم تا 300 ملیم باران ببارێت. لە پێدەشتەکانە بە تایبەتی لە چەمچەماڵ تاوەکو ئەگاتە سنووری شارباژێ پێویستەکان لە 300 ملیم تا 600 ملیم لە وەرزێکە باران بارێ، بڵێن لە مەوسمی پاییز و زستانە. لە ناوچە شاخاویەکان 600 ملیم بۆ 1000 ملیم باران ببارێت. ئێمە ئەگەر بێت و بەراوردی هەرچی ئەم جۆری وشکە ساڵی و بڕی باران و ماوەی باران باری بکەین، ئەم ساڵ بەڵێ ئێمە ئێستا حالیان لەکوێین لە ناو چوارچێوەی فەزای وشکە ساڵیایی. بەڵام ناوچە بۆ ناوچە گۆڕانکاریتیا هەیە. ئەو ناوچانەی کە ئێستا حالیان ڕاستەوخۆ کاریگەری وشکە ساڵیان لەسەر دروست بوو ناوچەی گەرمیانە کە بە تەواوەتی ناوچەی گەرمیان ئەم ساڵ کاریگەری وشکە ساڵی لەسەر دروست بووە. ناوچەکانی کوێستانەکانمان کە پێدەشتەکانن ئەتوانم بڵێن بە ڕێژەی لە 160 تووشی وشکە ساڵی بووە، لە 140 ماوە. بەشێک لە ناوچەکانی ئێمە ئەوەی کە کاریگەرە دایرێکت لەو 160 چەمچەماڵە دوکانە دەربەنیخانە عربەتە ئیستا چۆتە ناو قۆناغی وشکە ساڵیەوە. بۆ لەبەرەوەی ڕێژەی بارانبارین و کەمبوونی ئاوی سەرزەوی و هەروەها سەوز نەبوون و ڕتوبەی زەوی و شکبوونی زەوی و بەشێک لە حەقلەکان کە ئێمە تەفتیشەکەین نەچینەی بینین لە کێڵگەی گەرمی جوتیارانە تەماشاکەین کێڵگەکان وشکە و حالیان گرفت بۆەوە دروست بووە کە قۆناغی وشکە ساڵی ئێمە بەسمان لە ماوەی بارانبارینەکە ئەوە بوو. ئێمە ئەگەر لە مانگی چوارە دوو بارانی ترمان بواە ئەتوانم بڵێم لە دانەوێڵایە لە مەترسی دەرەچوین لە کوێستانەکان نەک لە گەرمیان. گەرمیان لە مانگی دووە بارانی نەبووە، کێشەی گەورەی بۆ دروست بۆ گەرمیان و سەرو لە 160,000 دۆنم زەوی لە دەستداوە لە بەرهەمی کشتتوکاڵیە، بەرهەمی دانەوێڵە بە تایبەتی. بۆیە ئەمە تعریفێکی گشتگیرە بۆ مۆزوعی وشکە ساڵی و ئێمە ئەگەر بێت و بە مێژوو وشکە ساڵیا بڕینەوە ناوچەکەمان لە 100 ساڵی ڕابردووە هەموو 10 ساڵ جارێ تووشی کەم بارانیەک بووە و هەموو 20 ساڵ جارێ تووشی وشکە ساڵیەک بووە.
ئێمە گەر بین تاریخ سیرکەین بە مێژووی ساڵی 1940 سیرکەین مەترسیدارترین وشکە ساڵی لەو ساڵانەیە دروست بووە کە 196 ملیم باران باریوە. دیتەوە جارێکی کە لە دوای خۆی ساڵی دوای خۆی وشکە ساڵی بووە بۆ چکە باران کەم بووە 370 ملیم باریوە. دێت دوای ئەوە لە قۆناغێکی ترە ئێمە دەبەشاکەین دوای 20 ساڵەوە دێنە سەر ئەوەی کە لە ساڵی نەوەتەکانە لە ساڵی 99 بۆ 2001 دیسان تووشی وشکە ساڵێکە بینەوە کە 200 ملیم بارانە بارێ. ساڵی دوای ئەوە 370 تا 320 ملیم بارانە بارێ. لە 2008 و 2009 ئێمە جارێک کە چوینەتەوە وشکە ساڵیەوە کە تەماشاکەی ڕێژەی بارانبارین نزیک بۆتەوە لە 300 ملیم بارانباریەوە. ئەم ساڵ ئێستا ئەگەر دیقەت دەین بە ڕێژە بەگشتی لە هەموو ناوچەکانی ئێمەیە کەمتر لە 400 ملیم بارانباریوە لە چەند ناوچەیەک نەبێ ئەویش لە بەرزنجە لە پێنجوێن لە شارباژێر لە هەنێ ناوچەی بیتوێن و قەندیل بەشێک بارانباری و ناوچەکانی تر نەچۆتە 300 بۆ 400 ملیم بارانباری کەواتە ئێمە ئەتوانین بڵین زۆنگی دراوتمان یا وشکە ساڵیمان شوێنێکمان هەیە کاریگەر و متەئەسیرە بە دایرکتلی بە وشکە ساڵی شوێنێکشمانەیە بە ئیندایرکتلی وشکە ساڵی توش بووتەوە. ئەم شوێنانەی کە ڕاستەوخۆ تووشی وشکە ساڵی بووە ئەو شوێنانەیە کە ئیستا حالیەن نەبەروبوومی دانەوێڵەی هەیە و نە ئالیکی هەیە بۆ ئاژەڵەکەی و ئاویش نەماوەکو سەرچاوی ئاو و مشکلەی بۆ ماسی دروست بووە مشکلش دروست بوو بۆ ئاوی خواردنەوەش و پرۆژە ئاویەکانیش خەریکە وشکەکە. کەواتە ئەمە بەگشتی تەنها کاریگەری لەسەر کەرتی کشتتوکاڵ نییە کاریگەری لەسەر کارتەکانی تریش هەیە لەسەر ژیانی کۆی گشتی مرۆڤایەتی هەیە بۆ چکە وشکە ساڵی کاتێک کە تۆ دیقەتە دەی ڕاستە لە 160 بۆ کەرتی کشتتوکاڵ و ئاژەڵداری و بنیادنانی پرۆژەی کشتتوکاڵی هەیە بەڵام لە 140ەکەی تری کە ئەمێنێتەوە و ئاوی خواردنەوەی مرۆڤ و ئاوی پیشەسازیە بەڕاستی ئێمە ئەگەر بێت و ئاوی خواردنەوەی زۆربەی زۆری ئەگەر سەیری ناوچەکانمان بکەین جگە لەو ناوچانەی کە لەسەر زەی سیروان و زەی دوکانن پێویستی بە پرۆژەی ئاو هەیە زۆرێک لە گوندەکانمان بیری بۆ لێدراوە زۆرێک لە گوندەکان پرۆژەی ئاوی هەیە زۆرێک لە گوندەکان کەناڵی ئاودێری هەیە بۆ ئاودانی بەروبوومەکانی بۆیە کاریگەری وشکە ساڵی بە تەنها لە ناو کارتی کشتتوکاڵا کۆ نابێتەوە ڕاستە لە کەرتی کشتتوکاڵە فۆکەسەکە لە ناو بە شێوەیەکی فراوان بەڵام کەرتی کشتتوکاڵ بەشێکە بەڵام کەرتەکانی ترکەتی پیشەسازی و کەرتی ئاو ئەمانە کاریگەریەکانی زۆر مەترسیدارە چونکە تۆ جاری وهەیە تووشی کۆچی پێچەوانە ئەبیت بەشێکی زۆر لە خەڵک لە گەرمیانەوە ڕاکە بەرەو کوێستانەکان دێکەی خۆی بەجێڵێ ئاژەڵەکانی ئەفرۆشێ زەرەری مالی زۆر ئەکا خەڵک یعنی ئەمە من کارەساتی وشکە ساڵی ئەم کارەساتە بیئیانی کە دروستە بێت لە جیهانە ئەبێ پێشەوە خۆمانی بۆ ئامادە بکەین چونکە کارەساتی وشکە ساڵی تەرزە لافاو بوومە لەرزە ئاگرکەوتنەوە ئەمانە بەگشتی ئەو کارەساتانن کە ساڵانە فەندی ئەوێ پلانی ئەوێ ئامادەکردنی ئەوێ بۆ چکە بەدەستی تۆ نییە ئەمە کاریگەری ساڵانەیە کە بەهۆی کەشوهەوا احتیمالە چەند ساڵێک بخایێنێ و احتیمالە چەند مایەکیش بخایێنێ ئێمە ئامادەین ئێمە پێشتر توانیومانە خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی کە ئێستا لە ئوتەکانتە ئاماژەت بۆ کرد کە چەند ساڵێک ئەم وشکە ساڵیە ڕوو ئەداتەوە لە دوای چەند ساڵێک وەکو زنجیرەیەک وایە ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی کە ئەم ساڵ وشکە ساڵیە هیچ گرفتێکمان بۆ دروست نەبێت یاخود ئەگەر دروستیش بوو ڕادەکەی کەمتر بێت من ئەتوانم بڵێ بمە دایمەن فێری ئەوە بووین کە کارەساتەکە ڕۆداجە خۆین بۆ ئابداتی ئەمە کێشەکەی ئێمە پلانی خۆت بەداخەوە خۆی ناوچەکە ناوچێکی قەیران ناویەوە حکوومەتی هەرێمیش بەداخەوە ساڵ بە ساڵ ڕوبڕی قەیرانی گەورەتر بێتەوە ئەنیا خۆ ئێمە ئەگەر لە ساڵی 2013ەوە پلانێکی گەورە هەبوو پلانێکی تۆکمە هەبوو بۆ دروستکردنی چەندین بەنداوی گەورە بۆ دروستکردنی چەندین ئەحوازی کۆکردنەوەی ئاو بۆ دروستکردنی بەنداوی بچوو بۆ دروستکردنی کەناڵی ئاودێری هەموو ئەوانە بەهۆی قەیرانی داراییەوە وەستا هەموو فۆکەسەکەمان لەسەر موچە بۆ ئێمە بودجە نەبوو و کەرتی تایبەتیش نەیتوانی مشارەکە بکات لەم عەمەلیات چونکە ئەمە کەرتی پێویستی بەچی هەیە پێویستی بە دەعمێکی بانقی هەیە پێویستی بە هاوکاری یارمەتی هەیە بۆ بەداخەوە ئەتوانم بڵێم پلان هەبووە لەسەر وەرەقە بۆی کە تۆ چۆن بتوانی بەنداوی گەورە دروست بکەیت و چۆن بتوانانی بە هەر نمونێ لە نمونونەکان پلان هەبوو بۆی کە یاسای پاراستنی ئاو ئێمە بردومانەتە پەرلەمان و لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەڵام بەداخەوە بۆیە تا زوو ئەم یاسایە جێبەجێ کرابە بۆی وەکو سیستەمێک چۆن مرۆڤ باسی ئێمە یاسای ژمارە 4 ساڵی 2010 پاراستن و پەرەپێدانی بەرهەمی ناوخۆی یەکەین یاسای ژمارە هەست پاراستنی بژینگە ئەەکەین یاسای ژمارە ئەوەندە پاراستنی ئەوە باسەکەین یاسای بەکاربەر باسەکەین
یاسای پاراستنی مافی بەکاربەری یاسای پاراستنی ئاو ئەوە ئێمە زۆر دەمێک بۆە دەرمان کردایە بۆی هاوڵاتی فێر بێ قیمەتی ئاو چەندێک قورسە فەرمو تۆ ئێستا تووشی وشکە ساڵی ئەبی لەم گەرمایە دەرەجە چێتە 50 ئاو بۆ خواردنەوە ئاو بۆ خۆشتنەوە ئاو بۆ ئاژەڵەوە ئاو بۆ کشتتوکاڵەوە ئاو بووم بەریدەکانتێ ئاو بۆ فێنکردنەوە ئەوێ یعنی ژیان ئەوەستێ کەواتە ئەبواە ئێوە پێش هەموو شتێک ئەم یاسایە زۆر لە پێش هەموو یاساکانی تر گرنگی ترمان پێدا دەرنەچووە ئەمە بێت لە داهاتووە خوێندنەوەی دومی بووەکرێ و بە هیوای ئەوم لە پەرلەمانی کوردستان ئەمە بکرێ بە ئەولەویەت کە بتوانرێت یاسای پاراستنی سامانی ئاو یاسایەکی گشتگیرە ئەم یاسایە نێودەوڵەتیە ئەبێ ئێمە پەیوەندی بە بەغداوە بکەین پەیوەندی بە وڵاتە چکە سەرچاوی ئاوەکانی ئێمە لە دەرەوە یاریێمێتە ناوەوە لە ناو ئێوەشەوە ئەڕوا بۆ ئەبێ بە خێر و بەرەکەت بۆ خوار و ناوەڕاستی عێراق بۆیە ئەبێ خۆی وەختی خۆی کە بەنداوی دوکان دروستکراوە بۆچی دروستکراوە بۆەوەی وسط و جنوبی عێراق خوار و ناوەڕاستی عێراق لە لافاو زەرمەند دەبێت لەو لافاوانەی کە ڕوو دەدا تووشی کێشە دەبێت کە خۆی یەکێکە لە کارەسات شتێکە بەڵام خۆی شوێنێکی گلدانەوەی ئاوە سەرچاوێکی گرنگی ئاویە 7 ملیار متر مکعب ئاوی تایە کەواتە ئێمە ئەتوانین سوود لە ڕاڕەوی ئاوەکان وەربگرین ئاوێکی زۆر ئەڕوا ڕێڕەوی ئاوەکان ئەتوانین سوودی لێ وەربگری بۆ کشتتوکاڵکردن بۆ دروستکردنی بەنداو بۆ دروستکردن و گلدانەوەی ئاو هەموو ئەمانە قسەیە لەسەر وەرەقە هەیە ئێمە بەداخەوە ئەبوایە زووتر لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای پاراستنی ئاومان دەرکردایە و سەعاتمان لەسەر بیری ئاو دانابایە و ئەو ئاوەی کە ئەچێ بۆ هاوڵاتی قیمەتی ئاوەکەی زانیبایە ئێمە ئەزانین دەبێ ئاو لە عالەما چەند گرانە لەلای ئێمە چەندێک بەرەکەم چەی دەکرێت بۆیە ئەتوانم بڵێم هەموو ئەوانەی کە پلان بێ بەڵە پلان هەبووە بەڵام بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی نەبوونی دۆخێک نەڕەخساوە بۆی کە جێبەجێ بکرێ و زائیدەن ئەتوانم بڵێم ئێمە لەگەڵ کارەساتەکانە ئانی ڕوبەڕووی ئەڕۆین ئەگینا ئەم کارەساتی وشکە ساڵی و کەمی ئاو لافا و تەرزە و ڕەشەبا و ئەمانە عالەمیەن مؤسساتی گەورەی ژینگەیی هەیە ئیش لەسەر ئەوە ئەکا خۆی بۆ ئامادە ئەکات ئەمە خۆ ئامادەکردنی تەواوی ئەوێت ئێستا ئێمە هەر ئەم ساڵ لەگەڵ ئەوەشا خۆشبەختانە ئەتوانم بڵێم هەر دوێنێ جنابی جێگی سەرۆکی حکوومەتی هەرێم جنابی کاقوبات بڕیاریدا کە بودجەیەکی تایبەت تەرخان بکرێت لە حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانەوە بۆم پرۆسەیە وەزارەتی کشت و کاڵ بڵێ لە 12ی چوارەوە کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە لە ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت و پلانەکانمان هەمووی نووسیوەتەوە و خاڵەکانمان ڕیزبەندیمان کردووە کە چۆن ڕوبەڕووی ئەم گرفتە ببینەوە ئەمساڵ و چۆن بتوانین کاریگەریەکانی وشکە ساڵی کەمکەینەوە لەسەر ژیان و قوت و بازار و هاوڵاتی و ئاوی خواردنەوە باش. کاتە کاک ڕزگار باسی ئەوەت کرد کە بەداخەوە لە دقیقەینەوەدا بیر لە کۆمەڵێک پلان کراوەتەوە ئەم پلانانە چی لە خۆگرێت تا چەند بەڕاستی دەتوانێت کاریگەریەکی باشی هەبێت ئەم پلانانە وەکو باسم کرد بۆ ئێستا پێوترێ ئەمرجنسی پلان نەخۆشیەکە هاتووە پەتاکە هەیە تۆ پێویستە بە عیلاجە یا پێویستە بە ڤاکسینە ئەمە چی وای لە کۆرۆنا کەمتر نییە پلانی ئێستامانە بێ کورتخایەن بێ بێستا فریای بکەوین چۆن ناوچەمان هەیە ئێستا حالێن کاریگەری گەورەی لەسەرە خەتەرێکی گەورەی لەسەر و ناوچەیە کاریگەریەکە کە پێڵێن ئەمرجنسی پلان ئەوەیە لە ئێستا ئێمە پلانی ئەوەمان هەیە لە یەکەم لیژنێکی باڵای ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی دروستکەین بودجەیەکی تەواوی دانین بۆم پرۆسەیە لانی کەم هەوڵ بین خەڵک ئاژەڵەکانی نەفرۆشێ بە هەرزان و تاڵانی نەکاو نەیفرۆشێ وڵاتانی دەرو دراوسێ نەیبن ساڵی دوانی کە بە گران پێمان فرۆشنەوە جۆ ئەلەفدابین بکەین و تۆزێ کاراسانی بکەین بۆ کۆمپانیا و شەریکە کشتتوکاڵەکان بۆی کە بتوانین لە وڵاتانەی کە بە تایبەتی وڵاتانی جمهوریەتی رووسیا کە ئێستا حالیان بارانێکی باشیان هەبوو جۆ و گەرمێکی باشیان هەیە نیمانە ئێمە لەو حاڵەتەیە بێ هەوڵ بین لە ڕێگەی دەرەوە هاوردەی بکەین بۆی کە کار ئاسانی بکەین بۆ ئەم حملێ بۆ ئەوەی کە لانی کەم خۆراکی ئاژەڵەکان دابین بکەین خاڵی چوارەم هەوڵ بین تەزەخومێکی گەورە دروست نەبێت لەم سنوورەی ئێمەیە هجرەیەکی گەورە دروست نەبێت لە خوار و ناوەڕاستی عێراق و ئاژەڵێکی زۆر بێتە ئەم ناوچەیە و لە وەڕی ئێمەش تەواوی بادە ببێ لاریی کەمە بێ هەوڵی ئەوە بدەین کە هەر لە ئێستایە بیر لە دابینکردنی قڕکەری مەجموعەیە دەرمان و موبیدات کراوەتەوە خۆشبەختانە دوێنێ پێرێ 9 ملیۆن دینار لە وزارەتی کشتتوکاڵەوە خەرج کرا بۆ بەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بوو چۆن لەم کاتانەیە ئافەی کشتتوکاڵی زیادەکە کولە زیادەکە سن زیادەکە من زیادەکە حەشەرات زیادەکات نەخۆشی زیادەکە بۆ چونکە بیئەکە ڕەخساوە بۆی کە ئەمانە زیاد بکە تۆ لەلایەکەوە وشکە ساڵی کاریگەری خۆی لەسەر دانەوێڵە کردو لەلایەکەوە ئافەی سنیش سیریاتی خۆی هەیە لەسەر کەمی بڕشتی گەرم لە بکاتەیە چیمان کردوێمە هەوڵی ئەومان ناوە زووترین کات دەرمان و موبیدی قڕکەر بگەین دەستی جوتیارەکان بۆی کۆنتترۆلی ئافەی سن بکەین ئەمە لەلایەکی تریشەوە ئەمە هەمووی حاڵەتی تاریئە لەلایەکی کەەوە بیر لەوە بکەینەوە هەر چۆنێک بێ بە زووترین کات ئەو سەرچاوە ئاویانەی کە هەمانە بزات
ڕێڕەوی ئاوەکان مەسەلەن ئاوی دوکانە ئاوی دەربەنی خانە سوود لە گلدانەوەی ئاو وەربگرین بۆی لانی کەم بۆ ئاوی خواردنەوەی ئاژەڵ بەکاربهێنرێت بۆ ئاوی ئاودانی هەندێک لەو بێستان و باخانە بەکاربێنرێت کە ئێستا لە ڕێڕەوی ئەو ئاوانەوە ئاوەتوانێت بۆیان ڕابکێشتێ لەلایەکی کە هەر لەو بودجێ هەوڵی ئەوە بین بەشێک لەو باخانەی کە وشکە کات پێویستی بەوە هەیە کە کەناڵی کۆنکریتی بۆ بکرێ یاخود بۆری بۆ دابنرێت بۆی سەرچاو ئاویەکانی بژێنێتەوە ئاوی بۆ ڕابکێشتێ ئیش لەسەر ئەوە بکەیت لەلایەکی ترەوە بیرمان لەوە کردوێتەوە زووترین کات ئەم یاسایی کە پاراستنی ئاوە زوو جێبەجێ بکرێ بەڕاستی ئەو دەست درێژیە گەورەی کە کراوەتە سەر ئاوی ژێرزەوی ڕای بگرین چکە سەدان هەزار بیرین تەجاوز لێدراوە لەم وڵاتی ئێمەیە کە خۆی بۆ خۆی منسوبی ئاویدا بزانوە لانی کەم ئەوە ڕابگرین و ئیدارەی ئەوەش بین یعنی وای لێ بکەین کە ئەم بیرانە سوودی لێ بینین لە بیری تاکە کەسی بێ بیری گشتی بەڕاستی چکە تەجاوزێکی زۆر کراوەتە سەر ئاوی ژێرزەوی ئەمە لەلایەکی کە بیرمان لەوە کردوێتەوە ئیش لەسەرەوە بکەین لانی کەم ئەو بەنداوانەی کە تەواو نەبوون سێ بەنداوی گەورە چوار بەنداوی گەورە هەیە ئیشی بۆ بکەین لەگەڵ حکومەتی عێراق لەسەر بودجەی سیادیش بێ تەواوی بکەینەوە بەنداوانە لەلایەکیەوە بیرمان لەوە کردوێتەوە هەر لە بودجەی تەواریە ئەمەجاریز لەسەر تەواری ئەکەین حاڵەتی تەواریە غەسالێکی زۆر لەسەر سەرچاو ئاویەکان دانراوە چەولمێکی زۆر لە سەرچاو ئاویەکان دەرەهێنێت کە ڕێڕەوی ئاوەکانی گۆڕیوە کەمە بۆ خۆی مەترسیدارە بەڕاستی ئەوە ڕابگرین هەر چۆنێک بێ هیچی کە ئەم هەموو غەسالەی لەسەر و سەرچاو ئاویانە دانن دێ بەڕاستی و ئەم چەولمەی کە لە ئاو دەرەکرێت و ڕێڕەوی ئاوە گۆڕێت ئەمە کاریگەری خۆی هەیە بۆ سەرکەرتی کشت و کاڵ ئەمە لەلایەکی ترەوە بیرمان لەوە کردوێتەوە کە لە ڕێگەی دەستگاکانی توێژینەوەکانمانەوە ئەستافی مقاوم دروست بکەین بیر لەوە بکەینەوە لەگەڵ وڵاتانی دنیای دەرەوە ئێستا وڵاتانێکە کاریگەری وشکە ساڵیان لەسەرە ئەستافی مقاوم ئینتاج بکەین بە تایبەتی سنفی گەنمی تازە کە توانای تحملی کەم ئاوی هەبێت تحملی بکەم بارانی هەبێت تحملی گۆڕانکاریەکانی کەش و هەوای هەبێت ئەمانە هەمووی لە چوارچێوەی ئێمەرجنسی پلانایە زائیدەن کەناڵەکانی ڕاگەیاندن من لەم من باڵا پیرۆزەوە داوا لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەکەم بەوریایی بەوردی و بە حەکیمانە و فۆکەس خەنە سەر ئەوەی کە پلانمان هەبێت سوشیال میدیا ئیش لەسەر پاراستنی ئاو بکەین و ئیش لەسەرەوە کە قیمەتی ئاو چەندێک زۆرە دەیان بەرنامەی لەسەر بکەین دەیان خەڵکی شارەزا و پسپۆر بێنین کە بتوانێت قسە لەسەر مەجای ئاو بکەین قسە لەسەر مەجای گرنگی و ئەهەمیەتی ئاو بکەین قسە لەسەرەوە بکەین کە ئێمە خەزینی ئاومان چەندە چەندمان پێویستە ئەمە لە دنیا وایە معادلەیە تۆ چەندە ئاو هەیە چەندە پێویستە و بۆ جیلەکانی داهاتوت بۆنەوەکانی داهاتوو لەگەڵ زیادبوونی مرۆڤایەتێکە لەگەڵ زیادبوونی عەدەدی سوکانیا چەندە پێویستە ئەمانە هەمووی بەیەکەوە بەندە پێویستی بە تەختیت عمرانی هەیە ئێمە دەیان گوند و دەیان خان و دەیان ڤێلا بە ناسایی و بە تەجاوز دروست کراوە لە وڵاتەیە هەمووی ئاوی ئەوێت ئەمە هیچی لە پلانان نییە تەماشاکە هەر بەیانی دوو بەیانی دێت و داوای ئاوت لێکات گەڕەکە و دروستەکرێت و داوای ئاوت لێکات ئەمە ئەبێ پلان هەبێ ئەبێ بە قسەی جدی لەسەرکەین ئێمە ئاو یەکێکە لەوانەی کە من ئەڵێم زۆر لە نەوت بە قیمەتترە و زۆر لە نەوت گرنگترە و زۆر لە نەوت گرانترە لە عالەمە بۆیە ئەبێ ئێمە زۆر بە حەکیمانە من دایمەن وتومە وەزارەتی کشت و کاڵ ئەبێت وەزارەتێک بێت کە بودجەیەکی احتیاطی دایم لە بەردەما بێ بودجەیەکی لە پارەیەکی لە بەردەسا بێ بۆ حاڵەتی تەواری و لەگەڵ ئەوەشا وەزارەتی کشت و کاڵ ئەبێ ئەولەوێتی ئەلیفی بدرێتێ لە ناو وەزارەتەکانی تر هەمووی وەزارەتی معنی پێویستە ئەو بودجەی کە پێویستە بۆ ئەم پلانە ئیمەرجەنسیانە ئایا تەرخان کراوە یان لەسەر کاغەز بەس نووسراوە دوێنێ جەنابی جێگی سەرۆکی حکومەت بڕیاری داوە کە بودجەیەکی تەواوی دابین بکات و ئینشاڵڵا تەرخان نەکرێ بۆی کە ئێمە بتوانین زوو تیمەکانمان دروستکەین هەر ئێمە لە پێرەوە دەستمان پێکردو بە تیمی تەفیش و حەقلیمان دروست کردو سەردانی هەموو چاڵگەکانی جوتیارانەکەین بۆی بزانین چەلگەی جوتیاران چەنی لە بین چووە چەنی ماوە چەنی منتاجیە چەنی کاریگەری بە وشکە ساڵی هەبووە بڕشتی گەنممان چۆنە ئێمە ساڵانە ئەماوە 2 میلیۆن تەن گەنم منتاجەکەین ئەم ساڵ وایە ئەم ساڵە توانینەوە بکەین ئەو شوێنانەی کە ناتوانرێ گەنمی تا بکرێت کاک ڕزگار بۆ نمونە ئێستا ئاماژەت بۆ کردو بەشێکیان خاکەکان هەر ئەوەنە وشکە بە خەڵکی دانەوێڵە نایە ناتوانرێ بۆ هیچ بابەتێکی تر بەکار بهێنرێت إلا لە ڕێگەی ئاودێری ئەو زەویانە بژێنەوە ئێستا حالێر ئەو زەویانەی کەوا بە گەرم داچێنراوان بۆ نمونە لە گەرمیان ئاوی لەسەرەوە ئاودێری ئەکرێ تا حدێ مەجای ئەوەی تیاماوە ئینتاجی هەبێ و بەرهەمی هەبێ و وەری بگریتەوە بەرهەمەکەی لەلایەکی تریشەوە بۆ ناوچە کوێستانیەکان بارانێکی ترمان پێویستە ئەگەر نەبێ بێ ئاو بدرێت چونکە کێشەیە ئەگەر ئاویش نەدرێ گەنم لەوە چێک گەورە بوو بێت بەڵام بڕشتی کەمە
کواڵەتیەکە ئەڵێن ئێستا حالیان لە کاتی تەوری حەلیبیە لە کاتێکا کە گوڵی کردو دەنگەکە خۆی پڕ ئەکات پێوترێ هیکتۆلیتەر خۆی پڕ ئەکا ئەو دەنگە ئەو دەنگەیە کە پێ زینانی لێدێ دیسانەوە گەڕێنەوە سەیریکە ئاو لە کوێ کاریگەری کرد هاتەوە بۆ کوێ هاتەوە بۆ نان اینجا قەیرانەکە گەورە ئەبێ اینجا تۆ تەمەشاکەی ئەو وڵاتانی کە وشکە ساڵی تیا قات و قوڕی برسێتیشی تیا دروستە بێ بۆ لەبەرەوەی ئاردەکەی نانی لێنایە اینجا دیسانەوە کێشەی ئەوەت بۆ دروستە بێ بۆیە ئەم گرفتە بیئیەی کە دروستە بێ گرفتێکە ئەبێ ساڵانە ئەم مؤسسانە ئێمە دابنیشن دراسی تەواو بودجەی تەواو و پلانی تەواومان بۆی هەبێ و ڕوئیاشمان واضح بێ ئێمە بێ لەگەڵ منەظەماتی بیئێ عالەمی قسە بکەین لەگەڵ منەظەماتی کەشناسی جیهانی قسە بکەین ئەم بادیرەکانی وشکە ساڵی ئەم ساڵ دیار بوو لە سەرەتاوە هەر لە کەمی باران و هەر لە دەوزیعی باران و خۆی باران بووە لە ناوچە کوێستانەکان باران بووە بەڵام تەوزیعەکەی خراپە لە مانگی دوو باران بووە لە سێ بارانێکی هەبووە چوار نەی بووە چوار کاتێکە کە گەنم خۆی ئامادە ئەکا بۆی کە تەوڕە حەلیبیەکەیت و گوڵکردنەکەیت و ئامادەکاریەکەیەتی کە نەبوو باران لەو کاتەیە زەرە دەهێنی ئەپووکێتەوە ئەوە هەتە گوڵە هەیە بەس ناوەکەی پوچە تەمەشاکەی کاتێک کە تۆ هاڕیت برشتی گەرمەکەت کەمە کواڵەتی گەرمەکەت زەعیفە گلۆتینە هەیە کە پڕۆتینە لە ناو گەرمەکەیە زەعیفە یەکگرتنی ئارد کاتێک کە تۆ هەویرێکە شێلی هەویرەکە یەک ناگری ئەڵێ بۆ نان نابێ بۆ سەبەبەکە چی ئاسری گلۆتینیە بەهۆی کەمبارانی و بەهۆی عناسری غیزائیە کە لە توربۆ بووی نەچووە و لە کاتی تەوری حەلیبیە باران کەم بووە تەمەشاکی کێشەی دروست کردو بۆ گەرمەکە بۆیە ئەمە گرفتی تەنها بۆ دانەوێڵەکان کێشە دروستەکایە خود بەروبوومەکانی تری خۆشبەخانە بڵێن ئێستا تاکو ئێستا بۆ سەوزە ئەو کێشەی دروست نەکرد چوە سەوزەی ئێمە بە ئاو ئاوەترێ ئەگەر بێت و سەرچاو ئاوەکانمان خوا بکە وشک نەکات شوێمە نزیکی 18,000 تا 19,000 بیتی پلاستیکیمان هەیە ساڵانە 300,000 تەن سەوزەمانی تاچکەی لە خەیار و گولەکە و پەتاتە و تەماتە و ئەمانە و ئەتوانم تاوەکو ئێستا بڵێم سەرچاو ئاوەکان وشکی نەکردووە و سەوزە تا ئێستا لە سەیفسایدایە تقریبەن باخ ئاوی خواردنەوە ئاوی ئاژەڵ گەنم و جۆ لە خەتەرایە ئەم چوار حاڵەتە لە خەتەرایە بەڕاستی و ئەوێ ئیشما لەسەر کردووە هەوڵ بن هەر چۆنێک بێ گرفتەکانی وشکە ساڵی کەم کەینەوە لەسەر ئاوی خواردنەوەی ئینسان لەسەر پرۆژەی کشت و کاڵی لەسەر ئاژەڵاری و لەسەر باخەکان بەڕاستی دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس